سڵاوتان نەبێت. پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ پۆستی وەزیری دارایی بە وەکالەتی لە ئێحسان عەبدولجەبار وەرگرتەوە و بڕیاریدا ئەنجومەنی وەزیران وەزیرێکی دیکە دیاری بکات تا وەزارەتی دارایی بە وەکالات بەڕێوە ببات. ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا پۆستی وەزیری دارایی بە وەکالات لە ئێحسان عەبدولجەبار وەزیری نەوت وەرگیرایەوە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە. ئەمڕۆ سێشەممە ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی دەنگ پۆستی وەزیری دارایی بە وەکالەتی لە ئێحسان عەبدولجەبار وەزیری نەوت وەرگرتەوە. سەرنەوەی متمانە لە ئێحسان عەبدولجەبار لەسەر داوای ژمارەیەک پەرلەمانتار بووە کە پێشتر داوایان لە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران کردبوو بیکاتە بەرنامەی کاریەوە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری داوە حکوومەتی عێراق پابند بکات بە دیاریکردنی وەزیرێکی دیکە بە مەبەستی بەڕێوەبردننی پۆستی وەزیری دارایی عێراق بە وەکالەت. دوای دەست لە کارکێشانەوەی عەلی عەلاوی لە پۆستی وەزیری دارایی عێراق لە کۆتایی مانگی ئابی ئەمساڵ ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە ڕاستپاردنی ئێحسان عەبدولجەبار بە مەبەستی وەرگرتنی پۆستی وەزیری دارایی بە وەکالەت.